بەخێربێن ئێمە وەکو خۆبەخشانی ڕێکخراوی پاو ئەوە بۆ ماوەی 2 ساڵە ئیش لەسەر بابەتێک ئەەکەین ئەم بابەتە زۆر مەترسیدارە ئەوەی ڕاستی بێەوە ساڵ لە دوای ساڵ یا خود ڕۆژ بە دوای ڕۆژ ئەم مادەیە و مەترسی مادەی هۆشبەر تاوەکو بێ زیاد ئەبێت و بەرەو زۆری ئەچێت حاڵەتەکان ئەوەی ڕاستی بێ بە حکمی ئەوەی کە ئێمە تعاملمان هەیە یاخود پێداچوونەوەمان هەیە لەسەر ئەم بابەتە لەگەڵ محکەمە و لەگەڵ حاکمەکانە و لەگەڵ توێژەرانە و لەگەڵ شوێنەکانی ترە ئەبینین کە ئەم حاڵەتە ڕۆژ بە دوای ڕۆژ بەرەو زیادبوون و بەرەو زۆری ئەچێ چکە ئەوەی ڕاستی بێ من ئەوێ ئاماژە بەوە بکەم کە هاورد و بردەی ئەم مادەیە زۆر ئاسانە لە سنووری هەرێمی کوردستانە بۆیە ئێمە دەستمان خستە سەر ئەم مادەیە و دەستمان خستە سەر ئەوەی کە ئیشکەین لەسەر مەترسی مادەی هۆشبەر بە گرنگمانزانی و ماوەی 2 ساڵە ئێمە ئیشی لەسەر ئەەکەین و هەفتەی ئایندەیش هەر پانێڵێکمان ئەبێت دەربارەی مەترسیەکانی مادەی هۆشبەر و ئەمڕۆژ وەکو ئەبینن لێرە کۆمەڵێ توێژ و کۆمەڵێ کەسانێک بانگشت کراون بۆ ئەوەی ڕاستپاردە و ڕاو بۆچوونی خۆیان لەسەر مەترسیەکان ئاماژەی پێ بکەن. بۆچی مادەی هۆشبەر ئێوە کۆبوون باشە پرۆژتان نرد بۆچی مادەی هۆشبەرتان هەڵبژات ئایا بەکارهێنەرانی ئەم مادەی لەگەڵمان ڕووەزادبوون؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێ کێشەکان زۆرن لە گەرمیانە بەڵام ئێمە بەمەبەست دەستمان خستە سەر مادەی هۆشبەر و لەسەر کەیسی مادەی هۆشبەر حەزمان کرد ئیش بکەین چونکە ئەبینین ئەو داتایانەی کە دێتە بەردەستمان و ئیشی لەسەر ئەەکەین داتاکان مانگ بە دوای مانگ زیاد ئەکا یاریەوەنی بڵێ مەسەلەن ئەم ساڵ ڕێژەکە زۆر بوو ساڵێکی تر مەسەلەن کەمتر بووە ئێمە چکە ئەوە 2 ساڵ ئێمە ئیش لەسەر ئەم مادەیە ئەەکەین و داتا دێتە بەردەستمان ئەم ساڵ جیاوازیەکی زۆرمان بینی لە بەکارهێنەری ئەم مادەیە و ئەو کەسانی کە ئاڵوودە بوونە بە مادەی هۆشبەرەوە یعنی بینیمان کە کەسەکان زیاتر بوونە و حەقی لە تەمەن و ڕەگەزیشەوە نییە ڕەگەزی نێر و مێ بەکاری ئەهێنێ و تەمەنەکانش لە تەمەنی باوەڕت بێ لە تەمەنی 14 ساڵ و بەرەو سەر و بەکاری ئەهێنێ واتە بەردەستە زۆر بە ئاسانی دێتە بەردەست و زۆر بە ئاسانیش هاوڵاتی بەکاری ئەهێنێ و نرخەکەیشی گونجاوە یعنی هەموو کەسێک ئەیتوانێت بیکڕێت. هەڵبەتە جهەتی معنی هەیە تایبەت بە بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان ئەوش دەستگای ئەمنیە بەڵام ئێمە بە بەرکەوتنمان لەگەڵ ڕاگیراوان لە گرتوخانەکانی ئاسایش چاومان پیانەکەوێت و ئەتوانین بڵێن بەراورد بە ساڵانی ڕابردوو بەداخەوە ئامارێکمان لابوو لە 2024 ئەم ڕێژەیە بەرز بووە و بەشێکی لەمانە سەیرەکەی بازرگانیان پێوە کردەوە بەشێکیشیان تەنها بەکارهێنەر بوون و ئەمە جێی مەترسیە بۆ خۆی و ئەبێ هەنگاوی جددی بنرێت بۆ ئەوەی چارەسەریەک بدۆزرێتەوە بۆ کەمکردنەوەی.